پڕوشەی ئاسمان. فێنکتر لە شنەی دەریا بەر لەوەی بێ دڵ ئەگریا، سەرابوو بوو بە ڕووگەی چاو تۆ سپیت کرد ڕۆحی سیا، بەر لەوەی بێی پیر و شەباب بۆنی دەم هەر بۆنی شەراب، کچ بە زیندویی ئەنێژرا گۆڕەکەی ئەبوو بە سەراب، زەمانێ ئافرەتی هێ من بۆی نەبوو بڵێ مافی من، کە تۆ هاتی دنیا گۆڕا فریادڕەسی ژیان و ژن، تەرتر لە هەنگاوی باران شەمعی ڕێگای دووری یاران، تەنها مشتێ هەناسەی تۆ شیفایە بۆ ئەوینداران، ئەڵڵا ڕێزی لێناوی تۆ وێنەی بەفرە هەناوی تۆ، تا ئیفشێتە کە تۆی ناوێ نابینێ نووری ناوی تۆ، تۆ فڕوشەی ئاسمانی بەرامەی جەننەتی جوانی، دەستی دڵم ڕاگرتووە بەیعەتە بێ پەشیمانی، تا ڕۆح بەلاشەم ڕازی بێ نەی دڵ سەدای ئاوازی بێ، من پەیڕەوی پەیامی تۆم هەموو دنیاش ناڕازی بێ، لە باوەشی ڕۆژ و شەوە چاوی دڵ خەنیمی خەوە، کەی ڕووناچی ڕوود ببینم ئەی محەممەدی پێشەوە صلى الله عليه وسلم.